حەیدەر ئەلعەبادی ڕایگەیاند خەلافەتەکەی ئەبوبەکر بەغدادی کە لە ساڵی 2014 لە بەشێکی عێراق و سووریا ڕاگەیەندرا بە کردار کۆتایی پێهاتووە. ئایا کۆتایی هاتن بۆ خەلافەتە مانای کۆتایی هاتنە بە داعش لە عێراق؟ بۆ تاوتوێکردنی زیاتری ئەم باسا میواندارەتی نووسەر و لێکۆڵەر خەسرە و ئەڵماسی دەکەین. کاک خەسرە و سوپاس بۆ ئامادەبوونت بۆ ستودیۆی دەنگی ئەمریکا. سوپاس دەکەم. سەرەتا کاک خەسرە دەمەوێت بۆ پرسیارەوە دەست پێ بکەم. ئەم ڕاگەیاندنەی حەیدەر ئەلعەبادی سەرۆکوەزیری عێراق ئایا مانای ئەوەیە کە داعش لە عێراقدا بە شێوەیەکی گشتی بەرەو کۆتایی دەڕوات؟ بەڵێ ئەو ڕاگەاندنەی حەیدەر ئەلعەبادی لە ڕاستیدا ڕاگەندراوێکی زیاتر سیاسی بوو، باز لەوە دەکات کە کۆتایی هاتووە بە خەلافەتەکەی داعش لە ڕووی سیاسیەوە، چونکە داعش گرنگیەکی تایبەتی بە مووسڵ داوە لە سەرەتاوە و پایتەختی خەلافەتەکەی ڕاگەیاندووە و لە دەستدانی پایتەختەکەی کەواتە شکستێکی گەورە لە ڕووی سیاسی و نظامیە بێت بۆ دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام. داعش وە سەرکەوتنێکی گەورە بێت بۆ دەوڵەتی عێراق، بەڵام ئەوە بە لە ڕووی نظامیەوە بەمانای کۆتاییهاتنی داعش نییە هێشتا لە عێراقدا، چونکە وەک ئاگاداری هێشتا لە حەویجە ڕێکخراوی داعش تەنانەت لە ناو مووسڵیش هێشتا شەڕ بەردەوامە. بەڵێ باشە ئەگەر گریمان با بڵین داعش بە شێوەیەکی با بڵین چەکداریش لە ناو عێراقدا کۆتایی پێبێت بە ماوەیەکی زوو، ئایا ئەمە چەندێک کاتی پێدەچێت کە با بڵین داعش وەکو فکری داعش لە ناو عێراقدا کۆتایی پێبێت؟ هێرۆخان فکری توندڕەوی و تیرۆر بە داعش دەستی پێ نەکردووە تا بە داعشیش کۆتایی بێت. داعش ئەڵقەیەکە لە زنجیرەی کۆمەڵێک ڕێکخرا و دەوڵەت کە پشتیوانی تیرۆریان کردو لە ناوچەکەدا و کۆتایی هاتنی داعش لە ڕووی سەربازی و لە عێراقدا بەمانای بنەبڕکردنی بیرۆکەی توندڕەوی و ئیسلامی ڕادیکاڵ لە عێراقدا نابێت بە دڵنیاییەوە. بەڵام ئەوەی کە ئایا داعش وەکو داعش بەردەوامە بێت یا لە ژێرناوێکی دیکەدا دروست ئەبێتەوە، یا ئەوەی کە وەکو ڕێکخراو بوونیان نابێت بەڵام هێرشی تاک و تۆک لە مراولا دەکەنەوە جاری دیار نییە. بەڵێ باشە کاک خەسرەوە ئەگەر بینە سەر با بڵین مەسلەی باسمان لە کۆتایی هاتنی داعش بە شێوەیەکی فکری کرد باسمان لە عێراق، ئایا ئەمە چەندێک کاریگەری بەسەر هەرێمی کوردستانەوە ئەبێ ئەگەر ئێمە باز لە با بڵین فکری توندڕەوی لە هەرێمی کوردستان بکەین؟ ئایا هەرێمی کوردستان هەر ئەتوانێت بەو شێوەیە خۆی بپارێزێ کە ئێستا تا ڕادەیەک یعنی خۆی پاراستووە لەو شتانە؟ بەڵێ وەک ئاگادارین ڕێژێکی زۆر کەم لە کوردستانی باشوور و ڕۆژهەڵات پەیوەندیان کردو بە ڕێکخراوی داعشەوە. ژمارەکان باز لە 500 کەسەکرێت کە بە پێی جەمعیەتی کوردستانی باشوور و ڕۆژهەڵات ژمارێکی کەمن، بەڵام وەکوبوونی فکری توندڕەوی لە کوردستانی باشوور ئەو بیر و بۆچینی توندڕەوی داعش بوونی هەیە بۆ بنەبڕکردنی ئەو بیر و بۆچوونە بەڕای من لەسەر ئاستی سیاسی و ئابووری و کولتوری دەبێت ئیش بکرێت. لەسەر ئاستی سیاسی بەڕای من دەبێت کرانەوەیەکی سیاسی هەبێت، دموکراسی پەرەی پێ بدرێت، خەڵک بتوانن بیر و ڕای خۆیان بە ئازادی دەرببڕن. لەباری ئابووریشەوە بەڕای من کوردستان ئەبێت ئەو قەیرانە ئابووریە بە زووترین کات چارەسەر بکات، چون کاتێ وەک دەزانین ڕێکخراوە توندڕەوەکان زیاتر لە شوێنانەی کە لەباری ئابووریەوە خەڵک فەقیر و هەژارن بێ ئیش و کارن کەم داهاتن خەڵک کۆکاتەوە ڕاکێشی. بەڵێ کاکەسرەوە پرسیارێکی ترکە لە سەرەتای دروستبوونی داعشەوە هەروە سەرهەڵدانی ئەم داعشە لە عێراقدا سەرەتا ئەوە گوترا کە ئەمە کاردانەوەیکی سونەکان بوو بەرامبەر بە حکوومەتی شیعە. ئایا تۆ پێت وایە با بڵین ئێستا لەم سەرهەڵدانی داعشەوە حکوومەتی عێراق وانەیەک فێر بوو کە بۆ مامەڵەکردنێکی باش لەگەڵ با بڵین ئاینەکانی ترا یا خودنەتەوەکانی ترا؟ بەڵێ لە وەڵامی پرسیاری تۆدا ئەبێ ئاماژەوە بدەین کە ڕادیکالیزمی ئیسلامی لە دوو نوسخەی شیعی و سونەدا بەرامبەر بە یەک بوونیان هەیە و دەوڵەتی عێراقیش ناتوانێت بە تەنیا سەلمانوێتی کە بە تەنیا وەکو خۆی بڕیارێکی یەکلاکەرەوە بدات زۆر لەژێر تەسیر و کاریگەری حکوومەتی شیعی ئێرانیدایە و لەم سەفەرەی حەیدەر ئەلعەبادی بۆ ئێرانیش کە ڕێبەری باڵای وڵاتی ئێرانی بینی، ڕێبەری باڵای وڵات وجودی حەشتی شعبی بە بەرەکەت و خێرێک بۆ خەڵکی عێراق ناوزەت کرد و پشتیوانی خۆی
بۆ دووپات کردەوە ئەزاین کە حەشتی شعبی لە لای سونەکانی عێراق زۆر ڕقیان لیانەوە زۆر لیانە ترسن وەک هێزێکی تۆقێنەر سەریانەکەن و بە بڕوای من ئەم پاڵەپەستۆی شیعە و سونە لە ناوچەکەدا کاردانەکانی لەسەر خاکی عێراق و سووریا بەردەوامە بێ. بەڵێ زۆر سپاس دەکەین کاک خەسرۆ بۆ ئەم دەرفەت.